ئێستا دەست پێ دەکا. تاوانبار جەنگیز ئەتای هەستە سەر پێ. کوڕی حەلیمە ئەتای و سوڵتان ئەتای تۆی؟ بەڵێ منم بەڕێز دادوەر. تۆ بە تاوانی کوشتنی کەناروون پارلاک لە ناو ماڵەکەی خۆی لە شەوی 18 نیسانی 2010دا بە پیلانێکی داڕەژا و تاوانبار کراوی. داندنەی بەو تاوانەی کردوتە؟ نەخێر جەنابی دادوەر، من بێتاوانم. پێشکەمێک خوشکم دەرچوو دەستی پێ کردووە؟ زۆر ناخۆشەوە دانیشتین و هیچمان لە دەست نایە. هەر بڕارێک دەرچێ یەکسەر هەواڵمان پێدەگا. دوو بەڵگەی تۆمارکرا و پێچاوانەی قسەکەت دەسەلمێنن. یەکەمیان ئەوەی نیشاندا. ئەم چەقۆیە لە ناو دەستی کوژراوەکە دۆزراوەتەوە. ئەو خوێنێ لەسەرەتی تۆیە. ئەمە چۆن دەبێت؟ تەڵایان بۆم داناوەتەوە بەڕێز دادوەر، منە و چەقۆیم لە شوێنێکتر بەکارێناوە. بۆ کەسێکترت کوشتووە؟ بێدەنگ بن. دووەم بەڵگا. ئەو قامچیە هی کوژراوەکەیە چونکە لەسەر خوێنی ئەوی لەسەرا چی دەکات لەناو ئۆتۆمبیلەکەی تۆ؟ ئەمە چۆن دەبێت؟ لەوێیان داناوە من نەمبردووە. ئەمە ڕوونەکە تەڵەیە جەنابی دادوەر. دەترسم هێشتا ئەشتی ڕوونتر مابێ کاک جەنگیز. هیچ شایەتێکی تر هەیە لەسەر ئەو داوایە؟ بەڵێ جەنابی دادوەر، کەسێکی تر هەیە. ئایشان ئەتای. ئەژان لەکوێیە؟ لەگەڵ جانە ئاگای لە ماڵەوەیە. لە نێوان خۆتا قسان مەکەن وەرە لایە. دەبێ حکم بدرێ؟ هەموو شتێک بە بەڵگە دەکرێت. قسەی بێمانە. ڕاستە کاک جەنگیز پیاوێکی زۆر دروست نییە، بەڵام چوونە ماڵ و کوشتنی پیا و جەنگیز قەت باوەڕ ناکرێ. دادپەروەری هەموو جارێت دادپەروەر نایە بەهار. ئایشان ئەتای سوێن دەخۆی بە ناموس و ویژدانت کە جگەل لە ڕاستی ستر نەڵێی؟ سوێن دەخۆم. تاوانبار دەبێتە چی تۆ بیڵێ؟ جەنگیز هاوسەری منە، مناڵێکیشمان هەیە بە ناوی جان. شەوی ڕووداوەکە یعنی شەوی 18 نیسانت لە بیرە؟ بەڵێ لە بیرمە. ئەو شەوە کاک جەنگیز لەگەڵ ئێوە بوو؟ پرسیارەکەت بیست خاتوە ئێشان؟ بیستم. جەنگیز ئەو شەو لەگەڵ من بوو لە ماڵەوە بووین. بەتەما بووین ڕۆژە بچینە سەفرا. جەنگیز هەموو شتێکی تەرتیب کردبوو. جەنگیز پێشنیازی سەفرەکەی کرد؟ بەڵێ. کەمە لە ناکاو بوو بۆ ئێمەش سیر بوو. ئەو شەو نانم ئامادە کرد بەیەکۆ خواردمان. یعنی ئەو شەوە هیچ نەچوونە دەرەوە؟ جەنگیز دوای نەخواردن وتی دەبێ بڕۆم کەمێک کارم هەیە. ئەوە چییە ها؟ سەعات 11 دەبوو بە ئۆتۆمبیلەکەی دەرچوو. ئەوە تۆ چی دەڵێ ئەیشان؟ بێدەنگ بە نەکەی ئەو جارە دەمت بکەیتەوە. دواتر کەی گەڕایەوە بیرت دێت؟ دەبێ بیڵێم ئەمە یاریە دەبێ بیڵێم. ئەیشان
نزیکەی دوای 2 ساعات جەنگیز هاتەوە جلەکانی بەقوڕ بوون کراسەکەی بەخوێن بوو دواتر هەمویانی سووتاند بە منیشیوت بە کەس نەڵێ تۆ کێی ها؟ بمبورە بمبورە کە باوکم هاتەوە هەممان یاری دەکەین باشە کاکە؟ باشە ئەگەر نەشاتەوە تۆ بڕۆ بیهێنەوە باشە کاکەسەر بۆ کار دەچووە هێشتا نهاتۆتەوە چەند ڕۆژێکە ئەزەل چی بووە؟ هەناسم تەنگ بوو ئەوها باشترەوە نییە؟ ئەزەل ئەزەل تاوانبار جەنگی زەتای بەپەی مادەی هەشتاوێشی یاسای تورکیای هەمیشەیی کارپێکرا و پەیوەست بە کوشتن بەبوونی گەواهیدەر سەبارەت بە ئەنجامدانی تاوانی کوشتن جەنگی زەتای بە تاوانی کوشتن بە سزای هەتایی تاوانبار کرا. تۆ کێی ها؟ تۆ کێی؟ تۆ کێی؟ هێشتا تەواو نەبووە گوێت لێم بوو ئەیشان هێشتا تەواو نەبووە ئەیشان تەواو نەبووە من عومەر نیم هێشتا کۆتاییم ناتووە ریشت ئەیشان لەگەڵ قوتابخانە چۆنی؟ زۆر باشە لەگەڵ هاوڕێکانت باشی وانییە؟ بەڵێ تەوا بوو نابێت لەگەڵ هاوڕێکانت زۆر تووڕەبی ها هەمیشە ئارام بە لەگەڵیان
خوشکە بەدبەختەکەم ئاخر چۆن بەرگە دەگرێ ئێستا چی بکەین بەرگە دەگرین جێی ناهێڵین ئەیشانیش بەهێزە بەڕێی دەکا نیگەران مەبە یانی ئێمە کاک جەنگیز نابینینەوە یانی نایەتەوە ماڵێ لەوێ دەمێنێتەوە تا کۆتایی ژیانی ئەزەل بەس بیر لەوەکەوە کاکە جەنگیز پیاوکوژ نییە کەچی لە ناو پیاوکوژان وەک پیاوکوژ بەتەنیا دەمێنێتەوە باشە دەبێ جەنگیز ئەو شتەی کردبێ ئەزەل جیاوازی چییە؟ چۆن ینی ئەگەرێکی وا هەیە؟ نازانم بەهار چی بزانم لە من دەپرسی جەنگیز نەیکردووە بەڵام خۆی ئەمە کەس ناناسین چێ بەڕاستی دەناسین لە ژیاندا ئەمە فێر بوومە من تۆ دەناسم لەکەیەوە چەند مانگە یەکترمە ناسیەوە بەهار چەند من دەناسی باشە چۆن دەزانی کە ئەمڕۆ دڵ ناشکێنم چونکە متمانەم پێتە تا ئێمڕۆ قەت منت لە نیوێ ڕێگا بەجێ نەهێشتووە جێت هێشتومە؟ ئەگەر ئەمڕۆ جێم هێشتی جێم ناهێڵی من ناتوانم ئەو پەیمانە بە تۆ بدەم چۆن ئەوەندە دڵنیایی مانای ئەوەیە لە خۆت باشتر دەدناسم لە خۆت زیاتر متمانەم پێت هەیە ئەزەل خراپە گەر لە خۆت زیاتر باوەڕم پێت بێ نەخێر من شایانی ئەوە نیم چەندین ساڵە کەس ئەوە باوەڕ بێ من نەکردووە تۆ بەهار شتێکی چەند نامە بووی لە ژیانمدا بەهار چی بوومە؟ هەناسم دۆستەیە وەک بڵێ ئیتر ناگەڕێتەوە تەنها تۆ هەناسە وەردەگرم هەموو شتێک یاریە هەموو شتەکان یارین بەتەنها تۆ ڕاستی خوشکێ خوشکێ گیان چاوەڕێکە ئێستا هەست چۆنە ئەزەل برتەوە بۆ خاتری تۆڵە هەموو شتێکت کردە قوربانی لە کۆتاییدا یەکەمین تۆڵەت وەرگرتەوە باشە چۆن پیرۆزی دەکەی ئەو سەرکەوتنە گەورەیەت لەگەڵ چێ بەش دەکەی مژدەی ئەو هەواڵە بەچێ دەی دایە کوڕم تو باشی عمەرەکەم باشی کوڕم باشم دایە باش خۆ هیچیان لێ نەکردی لە زیندان نانە باش زۆر ترسام کەی بەربووی تازە بەربوومە جەنگیز ئەی جەنگیز ئەو لە ژوورەوەیە وتیان پیاوی کوشتووە
عمر ڕاستیم پێ بڵێ کوڕم تۆ ئەمەت کرد ها بۆ تۆڵە جەنگیزت فڕێدایە زیندان چیت کرد عمر ئای چیت کرد کوڕم ئەوانی ژوان لە من کردایە دایە ئەزەل کوڕم زۆر دڵمان پێێتەوە بوو ڕۆڵەکەم ئینشاءالله دوا بەڵاتە کوڕم تۆ باشی؟ تەواو بەرەم کرد مام ممتاز هەڵەیەک بوو تەواو ئاگات لە خۆت بێ کوڕم چەنگێکی بەسەرات بیستمان ئەمڕۆ دەدگایەکەیەتی بەڵام جەنگیزیان حکم دا مام ممتاز تا هەتایە باشە کوڕم بەڵگەیەک شتێک هەبوو بۆ ئەمە چەنگیز پیا ناکوژێ هەڵەیان کردووە ئەوە لە ئێسمە هات کردمان بەڵام بەڵگەی بەهێز هەیە لەسەرەوە یانی ئەو کردوێتی باوکە جان حەز دەکەی تۆ بڕۆ بۆ لای دایکم ئێستا بێت تاقەت بووە چونکە کاکمی بیرکەوتۆتەوە تۆ دەست بەخۆتەوە بگرە خوا گەورەیە ناحەقی قبول ناکە بەڵکو بزانین شتێکی نوێ بە دیار ناکەوێت بڵێم چی بەڵگەیەکی نوێ ئەمە چۆن دەوێ مەمەد نەفرەت لێ چێ دەکەی بەڵام کۆمەڵێک یادگاری جوانیش هەیە ئەوانش درۆنین خۆشت دەوێ دواتر چۆن نتوانی پوختە ڕقت لێ بێتەوە واز لە خۆشەویستی دەهێنی کاکە هەموو یادگاریە جوانەکانیش دەسڕیەوە ئەگەر نەتوانی گەر نەتوانی واتە تۆ کاچ خۆتت بە تەواوی خۆش نەویستووە بەڕای مشتیوان نییە یەکێک ڕۆیشت نۆرە چێیە ئەیشان کاگەزەل ئەگەرچی من تێکەڵ نابم پەیمانم بدێ کاکە هەمویان بێنیە بەرامبەرم تا پێیان بڵێم ئێوە چ مرۆڤێکن پێیان بڵێم چۆن برای منتان فەوتان پەیمانم پێ بدە کاکە باشە حەقتە مەمەد ئەگەر ئێستا عومەر زیندوو بە ئەوانەی دەیکەین بیبینایە هەستی چۆن دەبوو بۆیە پێم وتی تۆ کاچی من ناناسی کاکم زیندوو بووە نەمان دەتوانین هیچ لە جەنگیز بکەین سەیرەش دەکەی کاکە ئەم نامەیەم بۆ هاتووە پێدەچێت تۆ پیاوی خوێنەوار بی دەکرێت بۆم بخوێنیەوە لە ڕاهی خوا بۆم بخوێنە باوکم نردوێتی بێنە خوا لێت ڕازوی سوپاس کاکە خوا نمونەی ئێوە زیاد کە ئەرێ دەباشە ئینشاڵڵا تەندروستان لە جگای خۆیەتی داواکاریەکم لێت هەیە ئەو برادەری وتم هەرکە هات بڕۆ لای تۆ برادر دەناسی؟ دەناسم کاکە لای برادەرەکە دانیشە ئەو نامەیە بدێ تا بیخوێنێتەوە بەردەوام بە کاکە گیان
ڕێک کە گەیشتی ئێرە ئەمانەتەکە دەربێنە. ئێستا لە 1 دقە ئێستا چقۆکە لە ڕانیدا بێت و دڵی بخوێنەوە کاکە بخوێنەوە گەردەتەوێ بژی بخوێنەوە گەرت دەنگی کرد تەواویکە گەرت دەنگیشی نهات بیسڕێنە دواتر پێی خاڵۆمان سڵاوی هەیە خاڵۆمان سڵاوی هەیە خوشکێ باوکمت بینیوە؟ شتەکانیشی نەماوە هەمووی بردووە جدانیشم نەماوە بینیوەتی لێرەنان نەماوە ڕۆیشتووە بە هەر حاڵ باشتریش ئێستا کاتی سەردارە تەڕەماش نییە ئەلێ حەز دەکەی تۆش بڕۆ سوپاس ئەزەل پەیوەندی کردووە؟ ئەلۆ ئەیشان بوەستە دایمەخە تکایە بوەستە ئەیشان بۆچی وات کرد؟ ها؟ بۆچی؟ لەبەر کەسێکی تروانیە؟ لەبەر پارە؟ یانم بێزار بووی بۆیە؟ بۆچی؟ دەزانی چی بوو؟ لێرە چەقویان لێدام دڵخۆشی؟ چەقویەکیان لە ڕانم ڕاکرد چۆنە؟ باشە؟ دڵت خۆشە؟ لە عومەر خراپتر دەبم لێرە یان دەتەوێت ورەم لە دەست نەدەم ئەیشان شتێک بڵێ شتێک بڵێ گوو بە خەبری بابەکات شتێک بڵێ شتێک بڵێ دڵنیا بە لێرە دەمکوژێن چکات لێ دەکەم تەنیا یەک شت بڵێ دەیبێ ڕێزە بەختەوەری ها بڕۆنە دووە لێرە مەوەست شتێک بڵێ شتێک بڵێ کچێ دەشتێ بڵێ هەر ناگوێنم لە دەنگت بێ هەر نادەنگت ببیستم ئەوە نابێ ئەمە ناحەقیە ئاخر من دەمویست بەختەوەر بم دەمویست لەگەڵ جان بم من بەتەما بم بەختەوەر بم دەی بابە هەستە ئەوەندە بەسە دەی شتێک بڵێ ئەیشان ئەیشان
دایکە باوکم هاتەوە ناگیانە تۆ جارێ بخەوە ئەگەر باوکم هاتەوە بانگم کە باشە بانگت دەکەم چێ پێوتی؟ خۆ من خۆشم نەمدەزانی دێم چییە؟ خۆ کامیرت بەلەشمەوە نەبەستووە دەنجی ماتۆڕەکەتم بیزعلی لە پەنجەرەوە سێرم کرد هاتووی سەرکەوتەکەمان پیرۆزکەین گوو بە خۆمانە بەو سەرکەوتنەمان لەو ڕۆژە تۆ هاتوویتە ناومان لوتی من ناو پیسایی دەرناتوە یعنی پێش من خۆشەکان لە شوێنی خۆیان بوون هەموو شتێکت تێکدا هەر کەسێکت بینی لەتت کرد شتێک لە تۆدا هەیە من لە یەکەم ڕۆژە وتم شتێکت لە ژێر سەرە گوتت ڕاستە وتت دواتر لەگەڵم کارت کرد ها؟ تۆ خۆت خۆشی بکە تۆ خۆت خۆشی بکە و تامی لێ بکە بەڵام دواتر دەبێ هەموو شتێک بەخواستی من بەڕێوە بچێت ئەو چەکە بخەوە شوێنی خۆی عەلی لە چی دەگەڕێی؟ ئەوە قسە بکە داوایەکی تایبەت تێ قسەمان لێ نەکردوێ؟ هەیە پەیمانەکەت جێبەجێ بکە پیاو بە پیاو ڕاستەکە بە بەهار بڵێ لەگەڵ ئەیشانم بەسە ڕاستەکە بڵێ ڕاستی کوڕە کوڕمەوە دەوترێ زۆر جێلی ها بڵێ بەسە ون بە لە ژیانمان بڕۆ دەرەوە کوڕە مردم لە دەست پیا کوشتن بڵێ و پەیمانەیدا جێبەجێ بکە پەیمانەکە بپارێزە ئەزەر بەهار بیرم کردی وتم باجۆمە دەنگت بێ باشە کردیان خوشکم ئێستا خەوتووە تۆ چی دەکەی؟ ماندوومە دەمە شتێک تێ بڵێم عەلی هاتە لام دەمەویست بڵێم بەیانی بچینە دەرەوە حەز دەکەی تۆ وەرە لام سەعات دەوری 12 تەنیا عەلی بەتمایە پەلپەلم کە گەر شتێکم لێ بێ تاکە تامەبەر عەلیە دەتبینمەوە باشە ئەو جارە چەک لە من ڕاکێشی وات لێ دەکەم بەکاری بێنیەوە شەوێکی شاد دەزانی هەندێک شت ڕوو دەدەن ئەوەندە یاری بەبەردەکان کرد لە شوێنی خۆیان ئیتر تەنانەت تۆش ناتوانانی کۆنتڕۆلیان کەی
کەسێک شتێک دەکات شتێک تەنانەت تۆش پێشتر نەتبینیوە کەسێک زنجیری ملی لێ دەکاتەوە و هێرش دەکاتە سەر بەم زوانە کاکە بەڕاستی ئێمە لێرە چاوەڕێی چی دەکەین؟ ئەمە کوڕە سەیری ئەزەلکە بەستە بە پاک زانینی ئەزەل لەمەوە دوا سەیری کاری خۆمان دەکەین تۆ ئەمە دەدەیتە بەهار؟ کارێکی ڕاستە ئەمە؟ کاری ڕاستی چی کوڕە؟ تا ئێستا چیمان بەڕاستی کردووە تا ئەمە بەڕاستی بکەین تۆ بەڕاستی بەهارت خۆش دەوێت کاکە؟ ئەمەیان بەڕاست بڵێ تەفۆ یان بێدەنگ بە یان بڕۆ خوارەوە ئێستا بەڕاکردن دێتەوە پێشەوەی بستە ژوورەوە نامەکە ناو پۆستەکە دەهێنێتە دەرەوە بەڵام ئاوەدی سوتێنی کاکە با بسووتێت تەفۆ با بسووتێت تا کەمێک لە مەسەلەکە تێبگا نەک وەکو دەبەنگ و کەرێک بە دوای بکەوێە کەمێکی تر دێ ئەو زەرفە داخە بیخە ناو سندوقی پۆستەکە تەفۆ تەفۆی برام نا تەفۆی زۆر خۆشەویستم نا ئەو تەفۆی ژیانە شڕەکەی ڕزگارکردم نا پیاوی من تەفۆ ئەمە بخە ناو پۆستەکە ئافرین زۆر جوانت دانا سەیرە گۆشەیە کە چێ بە دەردەکەوێ سەیرە و جوانیە بکە ئەو کچە دەفەوتێ کاکە ئەو کچت خۆش دەوێت تۆ؟ دەتەوێت ئاوای لێ بەیانی؟ من هیچ شتێک ناکەم کاری ئەزەلە گەر هەر دەیزانێ بۆ خۆت پێی بڵێ باشترە کاکە لایبی باشترە نەوەک پێ و لە خۆ بچی ئاوە نابێ کاکە نا بەرگێ ئەمە ناگرم ئەی کەوایە چۆن ئاوە بەرگە دەگری؟ ئێمە لەو پیاوانە نین ئێمە یاری ڕێک ناخین کاکە کاکە ئێمە تەنان یەکێکیش کوژین سەیری دەکەین ئێمە خاوە نین لەگەڵ ئێمە یاری دەکەن ئێمە یارین درەنگ نییە تەفۆ ئەسڵەن ئێستا شتێک نەکەین درێنگ دەبێ کاکە ئەگەر ئێمە پیاوکۆژیش بین ئەگەر ئێمە سەگیش بین بەڵام هەستێک لێمەدا هەر هەیە ئێمە خۆشەویستانمان دەپارێزین گەر بیانەوێ بنە دوژمنیشمان ئێمە خۆشەویستەمان دەپارێزین کاکە کاکە عەلی زوو نییە؟ گوتم با سەرێک بدەم لە تۆ باشیە تۆ؟ باشم خوشکم جانی بردە قوتابخانە منیش ئەوتام
لە مێژە ڕات نەکردووە؟ بەڵێ بەم دوایانە ژیانم گۆڕاوە کەمێک با کەمێک قسە بکەین. باشە. کاکە عەلی یعنی عەلی من لەگەڵ ئەزەلم لەگەڵ ئەو بەختەوەرم لەوەش بەختەوەرم کە وەک هاوڕێی لەگەڵ تۆمە. تۆ من دەپارێزی لە لامی لەوەش بەختەوەرم کە دەتوانم قسەت لەگەڵ بکەم عەلی. منیش وەها بەهار منیش یعنی ئەوهاش بێڕازیم. هەو زەرفە بدە من تا تۆ دەرگا دەکەیەوە. سپاس. بەهار من دەتگەێنمە لای ئەزەل باشە؟ شێرەکەی منی کاکە عەلی. ئافرین بۆ تۆش تەفۆ دیسان هیلاکەتیەکت خستە تەنەکەوە. چاوەڕەت دەکرد لە جیاتی بەهار من دەرچوومەوە وەستاوم ها بار حەڵ زۆری پێ ناچێ. وەرە ژوورەوە بەهاریش دێ. ساعت 12 دەزانم خوشکم نییە؟ شتێکی نهێنی نییە ئەیشان. دەمەوێت ئەم کارە کۆتایی پێبێنم هەردووکمان. جۆرە ژیانێکی ترم دەوێت ئیتر. چ جۆرە ژیانێک؟ لەگەڵ کوڕەکەم ڕاست سادە بێ عاشق. یعنی جەنگیز لەو بازنەیە نییە؟ نییە. جەنگیز نەچۆتە شوێنێک کە شایانی نەبێ باوەڕم پێ بکە. کارە ئوتێلەکەمان چی بەسەر دێ؟ ئەویش تاوە دەبێ هەموو شتێکی لە ڕەهەنداناوە دەمەوێت بیان گەڕێنمەوە. لەگەڵ تۆ کاری ئۆتێلەکەشم ناوێ. بەڵام ئەوە خەونت بوو؟ ئیتر نەما ئێستا خەونم گەورەکردنی کوڕەکەمە وەک پیاو پێگەیاندنی خۆم وەک مرۆڤ ژیانێکی سەربەرز. دەترسی کە من لێتی تێکدەم؟ ئەزەل من تێناگەم تۆ عاقڵی چۆن تێناگەی؟ تۆ هی من نا من هی تۆ من هی تۆ هیچ پیاوێک نیە نەهات بێتە ژیانمە نەمفەوتان دەبێ. سەیری جەنگیزکە دواتر نۆرەی تۆیە تێبگە. یعنی من دەپارێزی؟ خۆم دەپارێزم هیچ کوڕێک ئەوەندە گرنگ نییە لام. عومەریش گرنگ نەبوو؟ تکێنایە عومەر مهێنە سەر زمانت با لێگەڕێن هەر نە دوای مردنی لێمان ڕزگار بێ. باشە جیاوازی ئەو چی بوو لەگەڵ کوڕەکانی تر؟ عومەر زۆر نەرمۆڵە بوو لە ژیاندا هەموو شتێک ئەوەندە ڕقا. ئەها تۆ دەڵی دەکەوین من خۆم هەمیشە کەوتومە ئەزەل. عومەر لە شوێنەکەی من کەوت مرۆڤێکی نەرمونیان بوو. یعنی وەک من نەبوو؟ تۆ چی بوویتە نازانم بەڵام دەمەوێت جیا ببمەوە. خۆقت بەیەکەوە نەبووینە ئەشان؟ بووین هەمیشان زۆر باشش بەیەکەوە بووین. تۆ چیت کرد دەزانی؟ من پێش ساڵانێک خۆم لە شوێنێک جێهێشتووە پێم لێناو ڕۆیشتم. تۆش خۆمت بۆم هێنایەوە. سیر کەوتم ئەوت لەبیر کردووە. ئەو ساتەی وتت من عاشقی تۆ بووم. لەبەر ئەوە دەمەوێ بڕۆم. ئیتر چی؟ ئێستا نۆرەی ترسان لە داهاتوو؟ یعنی ناتوانم جێ عومەر بگرمەوە؟ ناتوانی چونکە ڕێت پێ نادەم. تۆ نەفرەتت لە خۆت کردووە ئایشان. تۆ دەزانێ و کاتێک کەسێکت خۆشویستە کوشتوتە؟ هەمیشە دەیکوشم بە ئەنقەست. نەفرەتم نەکردووە من خۆم شتێکی وام. منیش بکوشە هەوڵ دە منیش بکوشە بەڵکو من پێشتر لە حەقی تۆ بێم. یعنی ئەوە
عشق ئاوایە یەکێکی تریش بکوژم من تۆ لە بەهار دەبم یعنی لەبەر ئەمە نابێ ئێستا ڕادەکەی وەک باوکت دواتر چی دەبێت دیسان نێچێت دەکەوێتە سەر ڕێتان و دەیگرنەوە ها لەبەر ئەمەیە دەمەوێ بڕۆم نامەوێت ئیتر ڕووی عومەر ببینمەوە نامەوێ ئەو مانای چییە؟ لە دادگا جەنگیز نا عومەرم بینی ئیتر دەمەوێت تەواو بێ ئەزەل با ئیتر بڕوا دەمەوێت ڕزگارم بێت دەمەوێت بڕوا تەواو بهار ئارام بۆ بەهار بۆ ئارام بۆ عەلی ئارام بۆ بەهار تکانت عەلی پێی بڵێ واز بێنێ زاخرا دشی نەبیەوە بێتاک بکشەوە عەلی ئەوە بکشەوە عەلی بخۆ تەواو دەڕۆین تەواو لەسەر خۆ ئەوەین کە ڕاستی دەشارینەوە ئاگادار بن ئەو ڕاستیە شەپۆڵەکی شێتی گەورەیە ڕۆژێک هەموو ئەو شتانەی خۆش دەوێن ڕایان دەماڵێ زەنگی سەتای میوانە تاتووە دەتوانی بە شەل لە شەل بچێ لای کێ هاتووە؟ خاڵ تاتووە قابلە کەی تر بێ باشە دێم هەر کەسێک کە ڕاستی بووە ڕاستی ئازاریدا مرۆڤیش تەنیا دەکات زاوە چۆنی زاوە دی دەرخوازەکەی خۆم هەر لە یەکەم ڕۆژەوە لایان داوی بۆچی هاتووی سەردار هاتوو شایی بکەی چۆن دەبی زاوە بە چ بۆنێک هاتوومە پێتی بڵێم
چی؟ ڕاستی زاوە ڕاستی